ئەمە دووسایدی حاجی ئۆمەران چۆمانە. 13 ساڵە پرۆژەی بە دووسایدکردنی ڕێگاکە دەستی پێکردووە کەچی تەنها 1.5 کیلۆمەتر لە قیرتاو کراوە. ئەمە لە کاتێکدایە ڕێگاکە بازرگانیە و ساڵانە مەرجی حاجی ئۆمەران بەدەیان ملیار دۆلاردا هاتیەتی کەچی تاکو ئێستا ڕێگایەکی 17 کیلۆمەتریان قیرتاو نەکردووە. داواکاریمانەوەیە چیتر بۆ پچڕ ئیش نەکراگە حکومت باری دارایی ئابووری باشبیتن بتوانن ئەم جارەی بەجارێک تەواوی بکەنەوە ئیسیفادەی بۆ خەڵکەکەی دەبیتن چکە چەند ساڵەوە لە 2011 دەستیان بۆ پرۆژەیەکە دێ بە پچڕی کار تێدا دەکەن و بەجێ دەڵن بۆ هیوایان ئەو سەڵکە بتوانن تەواوی بکەن و ئەو پچڕی لە کارەکانیاندا نەمێنێت. زادەکەش دەبینێگە دوو سیارە بێ لۆری بی بەخوای هەردوو لای ڕا بەخوای چاو لێ دەڵی دەبی وێک نەکەوی تەسکە زادەشی بازرگانی و ئەو حەشیمەتەی لەسەر هەم خەڵکەی لەسەرا هەموو ڕۆژە تووشی لێدانی سیارە و زەرمەندی خەڵکی و یعنی سیارە دیانی بەڕاستیەوە دەبینی ئەوازەکە ئەو هەیە بەو نەوەیە. لە ساڵی 2011 ڕەزامەندی لەسەر بە دووسایدکردنی ڕێگای حاجی ئۆمەران چۆماندراوە بودجەی تەرخانکرا و 52 میلیارد دینار بووە. ڕێگاکە سەرەتا لەلایەن کۆمپانیایەکی ڕۆمانی کاری تێداکرا بەشێک لە ڕێگاکەی بڕی بەڵام بە تەواو نەکراوی جێی هێشت. ئێستاش ساڵێکە کارکردن لە دووسایدەکە دەستی پێکردوتەوە مانگانە بڕی 400 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە بەڵام کارەکان زۆر بەسستی دەڕۆن و ئاسۆیەک بۆ تەواوکردنی دووسایدەکە دیار نییە. بەخۆی لە ڕاستیدا ئەگەر بودجەیەکی کەمت هەبێ وەکو بەڵێندەر مەجبور دەبێتەوە پابند بێ بە ئەو بڕەپارەیە کە بۆی تەرخان دەکرێت مانگانە چونکە لەوانەیە تۆزێک لە پارەی خۆشی بخاتە سەر بەڵام ناتوانێت پرۆژەکە بەو شێوەیە بەڕێوە بباکە لە چاوەڕوانی دابێت. هەوڵی ئەوە دەدەین کە زیاتر دارایی لە ڕووی دارایی پشتگیریان بکەین لە بۆی بەلای کەمی بتوان ئەو سارەکە 7 کیلۆمەترکە قیر بکەن پارەکە 2 کیلۆمەتر قیرکرای ئەو سارەکەش 7 کیلۆمەترکە قیر بکەن. ڕێگای حاجی ئۆمەران ڕۆژانە سەدان بار هەڵگر هاتوچۆی پیادا دەکەن بەهۆی یەکسایدی ڕێگاکە زۆر قەرەباڵغ و پڕمەترسیە ساڵانە چەندین ڕووداوی هاتوچۆی دڵتەزێنی لێ دەکەوێتەوە. ماوەی 13 ساڵە بە دووسایدکردنی ڕێگای حاجی ئۆمەران چۆمان کە خۆی دەبینێتەوە لە 17 کیلۆمەتر دەستی پێکردووە بەڵام تاوەکو ئێستا تەنها 1.5 کیلۆمەتر لێ قیرتاو کراوە. ئاخۆ دەبێت چەندین ساڵی تر هاوڵاتیان لە چاوەڕوانی دابن تاوەکو 17 کیلۆمەترەکە قیرتاو دەکرێت. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیە حاجی ئۆمەران.